دەستنیشانکردنی ڕۆژەکە ڕۆژ 25 دە بۆ دەستپێکردنەوە خلی عێراق ئەوە بوو ئێمە پێشماوەیەک وەکو ئەزان نووسراوەکمان ئاراستەی شانەی قەیرانەکانی عێراقمان کرد و وەزارەتی تەندروستی بۆ ئەوەی ئەمە چالاکیەکان ئەنجام بدەین. ئەوە بوو بە خۆشحاڵیەوە ئەو ڕۆژە وەزیری وەرزش و لاوان کە پێڕاگەیاندین کە وەزارەتی تەندروستی ئەوەی موافقەی کردێ بۆ ئەوەی کە ئێمە دەست بەکار بین. ئێمەش دەست بەجێ لێژنەی مسابقاتمان ئاگادار کردەوە بۆ ئەوەی کۆبنەوەکی ئەنجام دەم کە چی باشە بۆ ئێمە بە خۆل عێراق بکەین. ئەو بوو ڕاستباردەیەکان بۆمان نارد کە 25 دەیاندا نابوو و کۆتایی دەوری عێراقیش 9/6. ئەو بوو ئێمەش بە هەمومان پەسەندمان کرد کە بەڕاستی شەکی زۆر جوان و ئەویان کرد بوو کە زۆر بە شێوەکی ئەلمیان دراست کردیە ئەو ماوەیش کە دانرایە 45 ڕۆژە بەڕاستی پێم باشە زۆریش کە دەتوانن زۆر ئەو یاریزانن بگەنە ئاستێکی باش و بتوانن لە خولی عێراق بەشدار بن.